بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. إيشتنا آياتي شازدي سورة آل عمران كآياتي فازددا خواهي پروردگار فرمووی بۆ کەسانەی کە متتەقین پارێزکارن خۆپارێزن کە گوتمان خۆپارێز ئەگەر بەتەنێ پێناسەیکەین ئەوانن کە گوناها گەورەکان ناکەن و واجباتە سەرەکیەکان جێبەجێ دەکەن. خۆی گەورە بەهەشتی بۆ ئامادە کردوون کە چەندان ڕووبار بەژێریاندا دەڕوا بۆ هەتایە و بە هەمیشەیی تێیدا دەمێننەوە و هەروەها هاوسەرانی پاک و دەستنێ نەدراو و هەروەها لە هەموو نعمەتەکان گەورەتر ڕەزامەندی خوا. ئەو جار لەو ئاەتانەدا خوای گەورە وەصفی متتەقیانمان بۆ دەکات، پێناسەی متتەقیانمان بۆ دەکات. بەچی دەبینە متتەقی و بۆ بەچی شایستەی ئەو نعمەتانە دەبێت. خوا دەفەرمێت ئەلەذینە یعنی متتەقیان پارێزکاران ئەو کەسانن یەقولونە دەڵێن بەبەردەوامی دەڵێن ڕەببەنا ئەی پەروەردیگارە ئینەنا بێگومان ئێمە ئامننا باوەڕمان هێناوە بەچی؟ بە تۆ، بە یەکتایی تۆ، بە پێغەمبەران، بە مەلایکەتان، بە ڕۆژی دوایی و هەروەها بە قەزا و قەدەر، بە کتێبە ئاسمانیەکان، هەموو ڕوکنەکانی ئیمانمان لە خۆماندا هێناوەتە جێ. بەڵام مەرجە ئینسان کە ئیماندار بوو ببێتە مەلایکەت؟ نا، خوا ئیمانمان هەیە، عەقیدە و بیر و باوەڕمان بەرامبەر بە تۆ و بەرامبەر ئەرکانەکانی ئیمان عەقیدە و بیر و باوەڕێکی دروستە. بەڵام فەغفر لەنا خوایە خۆش ببە لێمان لە چی؟ لە ذنوبەنا لە گوناهەکانمان، وەقینا پەناشمان بدە بشمان پارێزە لە عەذاب النار لە سزای ئاگر. یەکێک لە سیفەتەکانی ئینسانی متتەقی و لە خواترس ئەوەیە بەردەوام دوعا دەکا، بەردەوام دەپاڕێتەوە و هەمیشە خۆی بە تاوانبار و گوناهبار پیشان دەدا. ئینسانی متتەقی هیچ کات تووشی عوجب و لە خۆباییبوون نابێ بۆی عیبادەتەکانەوە، هیچ کاتێک لە خۆی رازی نییە، هیچ کاتێک پێی وان نییە هیچ گوناهێکی نین یاش ئاگر و جەهەنەم و دۆزەخ شمولی ئەو ناکا. بەعەکسەوە ئینسان تا لە خوا نزیکتر بێت، تا لەگەڵ خوا زیاتر تێکەڵ بێت، ترسی لە عەذابی خوای پەروەردیگار زیاتر دەبێت و دوعای زیاتر دەکات تا خوا لە گوناهەکانی خۆش بێت و نەیخاتە ناو دۆزەخ و جەهەنەمەوە. الذين يعني پارێزکاران لە خواترسان ئەو کەسانن یەقولون کە بەردەوام دەڵێن ڕەببەنا ئەی پەروەردیگاری خۆمان ئینەنا بێگومان ئێمە ئامەننا باوەڕمان هێناوە بە تۆ و بە هەموو پایەکانی ئیمان کە گوتمان ئیمان ئەوەیە کە لە ناخەتدا لە دڵتدا بچەسپێ وایە بە زمان دانی پێدا بنەی و هەروەها ئەندامەکانی شاهیدیت بۆ بدەن. خوایە ئێمە ئەوەی ئەرکانی ئیمانە، ئەوەی پایەی ئیمانە، ئیمانمان پێی هێناوە، چونکە لە بابەتی عەقیدەیدا ناکرێ ئینسان نیوە ئیماندار بێ. لە عیباداتدا دەکرێ هێندێکی بکەی و هێندێکیت پێ نەکرێ، دەکرێت کەم تەرخەبیتە بێ، بەس بابەتی عەقیدەی ئەوەی قەناعەتی دڵم نابێ ئینەنا ئامەننا ئەی خوایە ئێمە ئیمانمان هێناوە بەڵام فەغفر لەنا لێمان خۆش بن لە ذنوبەنا لە گوناهەکانمان وەقینا پەناشمان بدە بشمان پارێزە لە چی؟ لە عەذاب النار لە سزای ئاگر. ئەوە سیفەتی یەکەم. سیفەتی دووهەمی پارێزکاران ئەسسابرین ئەو کەسانەنە کە ئارامگرن. ئارامگر لەسەر چی؟ یەکەم لەسەر ئەو مشەقەت و ناڕەحەتیانەی کە دێنە سەرڕێیان لە جێبەجێکردنی واجباتدا، واجباتی خوا ئەمری خوا کە بتەوێت جێبەجێکەی بەشێکی زۆریان زەحمەتی تێدایە و نوێش ئەگەر تەحەمولی زەحمەتیەکانی نەکەی پێت دەکرێت، بەیانیان ئەگەر زەخت لە خۆت نەکەی، زۆری لە خۆت نەکەی، لە جێگانەیە دەرێ و نەسی دەستنوێش بگرێ و وەک دەڵێ ڕانەوەستی وایە ڕۆژوو لە هاوێناندا بەتایبەتی ئەگەر تەحەمولی تینوایەتی و برسیایەتی و ماندووبوونەکانی نەکەی وایە کەسێک مەبلەغ و پارەیەکی زۆری هەیە بە نمونە ئەگەر دار بە جەرگی خۆی دادنێ وەک دڵی ناتوانێت زەکاتی لێ بدا وایە حەج بتەوێت بیکەی دەوێت برسی ببی، ناڕەحەت ببی، تینوو ببی، پارەی سەرفکەی وایە بۆیە جێبەجێکردنی واجبات سەبری دەوێت. ئەوە یەک.
تەرکی گوناه زۆر جار گوناهێکت دێتە پێشێ زۆر حەزت لێیە زۆر ئارەزووی دەکەی پێشت خۆشە بەڵام دەبێ ئارام بگری خۆت بهێڵیەوە خۆت ناچارکەی گوناهەکەی نەکەی و هێندێک جاریش تەبعاً خۆی گەورە تاقیب دەکاتەوە بەڵاو موسیبەت و ناڕەحەتی و ناخۆشیەکانت بەسەر دێنێ لە بەرامبەر ئەوانیشدا ئینسانی متتەقی و پارێزکار و خۆپارێز ئارامگرە ئەسسابیرینە ئەوانەی کە ئارامگرن ئەوجار وەسسادیقین ئەوانەی ڕازگۆن لەگەڵ چێ لەگەڵ خۆیان لەگەڵ خوا لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ ئیمانداراندا ڕازگۆیی ئەوەیە کە شتێک نەکەی پێچەوانەی واقع بێ شتێک نەڵێ پێچەوانەی ینی ئەوەکەی واقعەکەی عکس بێت ئینسان بە تایبەتی لەگەڵ خوای ڕۆژێ چەند جار دەڵێ ئیاکە نەعبود خوایە تۆ دەپەرستم بەڵام ئەگەر ئینسان لەگەڵ خوای کەسێکی دیکەشی پەرست دەڵێ ئیاکە نەستەعین وایە خوایە داوای یارمەتی لە تۆ دەکەم ئەی ئەگەر ئینسان لە ئیشی ڕۆژانەدا پەنای بۆ هەموو کەسێک بربەس خوای لەبێر نەبوو یان هەموو خەڵک تاقی کاتەوە ئەوجار ئەگەر تینی بۆ هاتوو کەس بە فریای نەکەوتە جا ئانای بۆ خوا برد یعنی ڕاستی نەکردووە لەگەڵ خواشدا بۆیە متتەقی و خۆپارێزەکان کەسانێکن کە ڕاستگۆن کردداری ناڕاست ناکەن و هەروەها قسەیەکیان کرد جێبەجێ دەکەن و شتێک ناڵێن پێچەوانە بێ لەگەڵ واقع و لەگەڵ حقیقەت و لە ڕاستیدا ئینسان کە بوو بە صادق بوو بە ڕاستگۆ خوای گەورە لە قیامەت لەگەڵ پێغەمبەران صادقینی حساب کردوون لە فاتحاشدا کە دەڵێن ئیهدینا الصراط خوایە ڕێنمونیم کە بۆ ڕێگای ڕاست چێیە صراط الذين أنعمت عليهم من النبيين والصديقين ڕێگای پێغەمبەران و ڕێگای ڕازگۆیان ئەتۆ هەمیشە داوای ئەوەی دەکەی خۆی گەورە بتخاتە گەڵ ڕازگۆیان جای ئەگەر بۆ خۆت ڕازگۆبی بێگومان ئەو کاتە خەڵک خۆزگە بە تۆ دەخوازێت خەڵک خۆزگە بە شوێنی تۆ دەخوازێت تۆ پێویستت بەوەی نییە خۆزگە بە خەڵکی بخوازی بۆیە سیفەتێکی دیکەی متتەقی و لە خواترزەکان ڕازگۆییە ڕازگۆیی سیفەتی هەرە دیار و زەقی ئینسانی ئیماندارە پێغەمبەر صلی الله علیه وسلم تەنانەت لەگەڵ بتپەرستەکانیشدا ناڕاستی نەگوتووە و تەنانەت لەگەڵ گیانداران و حەیوانات و ماڵاتیشدا پێغەمبەر صلی الله علیه وسلم ناڕاستی قەدەغە کردووە و وەلەی حرام کردوین و تەنانەت پێمان دەفەرمێ ئەها بە گاڵتەش درۆ مەکەن و خوای گەورە لعنەتی لە درۆزن کردووە و درۆزنی لە ڕەحمەتی خۆی درخستەوە و پاشان دەفەرمێ المؤمن لا يكذب ئیماندار درۆ ناکە ئیماندار دەگونجێ گوناهی دیکە بکە بەڵام درۆ صفەت ئینسانی ئیماندار نییە ڕازگۆیی و سەداقەت صفەت ئینسانی ئیماندارە خاڵی چوارەم صفەتی چوارەمی متتەقیان والقانیتین ئەوانەی کە گوێڕایەڵن بە دڵ قانیت لەگەڵ تائع مانەیە جاری وایە کەسێک ئەمری خوای جێبەجێ دەکا بەڵام مەرزنێ لە دڵەوە بێ قانیت ئەو کەسێ ئەمری خوا جێبەجێ دەکا بە خۆشحاڵیەوە زۆر بە ڕەحابەتی سەدرەوە ئەگەر دوو کەس فەرمانی ئەوەیان پێ بکرێ بڕۆ نوێژێ بکە یەکێکیان بە تەمبەڵی بەتەوە زەلی بسێبی کات و پێی وابێ بارە لەسەر شانیەتی وایە یەکێکیش بە خۆشحاڵیەوە بچێت پێی وابێ لەگەڵ خوا قسە دەکات و گفتوگۆ دەکا و زۆر وەک دەڵێ پەلەی بێدا تا دەگاتە نوێژەکەی و وەک دەڵێ پەلەی نەبێ بێتە دەرێ ئەوەی دووهەمیان قانیت ئەوەی گوێڕایەڵێکە بەدڵ کە ئەوەیان خوای پەروەردگار زۆرتر دەیهەوێت و عیبادەتی ئەو جۆرە کەسەی چاکتر قبوڵە و ئینسان بۆی دەبێتە متتەقی والقانیتین ئەوانەی گوێڕایەڵ و ملکەتی ئەمری خوان بەڵام لە دڵەوە ملکەتی ئەمری خوانە بە خۆشحاڵیەوە پاشان صفەتێکی دیکەیان ئەوەیە والمنفقین ئەوانەی ماڵیان سامانیان دەبەخشن لە پێناوی خوای گەورە ماڵ و سامانیان بەقەدەر توانا و هەبوونیان لە پێناوی خوا دەبەخشن ئەگەر زەکاتی لەسەر بوو ئەمەن زەکاتی دەبێ بدا بەو نیسبە و ڕێژەیەی کە خوا لەسەری واجب کردووە ئەگەر زەکاتیشت لەسەر واجب نەبێ صفەتی بەخشین دەبێت لە ئینسانی متتەقیدا هەر هەبێ کە بەڵام کەمت هەبوو کەمی ببەخشە و ئەگەر زۆرت هەبوو زۆری ببەخشە خوای گەورە زۆر جار لەوانەیە درهەمی کەسێکی فەقیر بەقەدەر دەفتەری کەسێکی دەوڵەمەند حسابکا لای خوای گەورە حسابی نیەتەکەت دەکا و حسابی بار و دۆخەکەی تۆ دەکا کەسێک 2000 دیناری پێبێ بە نمونە دڵی بێ لەو 2000 1000 بکا بەخێر وایە
زۆر ئەو 1000 جیاوازە لەگەڵەوەی کابرا 100,000 پێ بەڵام لە 100,000 تەنها یەک دانەی دێنێتە دەرێت چونکە ئەو 99 بۆ خۆی هێشتۆتەوە وایە ئەوەی دیکە نیوەی بەخشیوە گرنگەوەیە لەوەی هەتە لی ببەخشی سیفەتی ئینسانی ئیماندار جا چۆن ببەخشی طبعا سەڕا وەڕا لە خۆشی لە ناخۆشیدا بە ئاشکرا بە نهێنی بە شەو بە ڕۆژ والحاصل چ کاتێک پێویست بوو ماڵی خۆی دەبەخشێت و سەرفی دەکات لە پێناوی خوا ئەو جار والمستغفرین سیفەتێکی دیکەی متەقیان ئەوەی داوای لە خۆشبوون دەکەن بەڵام لە چ کاتێکیدا بە تایبەتی بالئەسحار لە بەرە بەیانیاندا ئەسحار چ کاتێک کە سەحەر پێش ئەوەی نوێژی بەیانی ببێ ئەو کاتەیەکە خۆی گەورە دێتە ئاسمانی دنیا یعنی یەک لە سەرسەی کۆتایی شەو ثلوثی کۆتایی شەو سەحەر یعنی بەرە بەیان پێش مەلا بانگدانێ کە سیفەتی متەقی و لە خوا ترسە قەدیم و تازەکان ئەوەیە کە لەگەڵ بانگ هەڵناستن پێش بانگ هەڵدەسن شەو نوێژی دەکەن وەکە شەو نوێژیان کرد لەو کاتەی کە خوا لە ئاسمانی دنیایە بانگەوازی دەکا ها دەفەرمێت چێ دەیەوێت لێی خۆش بووم چێ داوای لێ خۆشبوونم لێ دەکا با لێی خۆش بووم چێ داواکاری هەیە با داواکاریەکەی بۆ جێبەجێکەم کاتەکانی دیکە ئەتۆ بانگی خوای دەکەی وایە بەڵام لە سەحەردا خوا بانگی تۆ دەکات ئەتۆ لە کاتێکدا بە خەبەری کە خەڵک هەمووی خەوتووە و نووسووە کەس ئاگای لێ دنیا بینی خۆت و خوای پەروەردیگارە بۆیە ئەو ئارانەوەیە ئەو ئیستیغفارە و ئەو قورئان خوێندنە و ئەو نوێژە ئەو ذیکر و ویردانەی لەو کاتانەدا دەکرێن زۆر تایبەتن والمستغفرین بالاسحار ئەوانەی داوای لێ خۆشبوون دەکەن لە بەرە بەیانیاندا ئەوانە چێن ئەوانە متەقیەکانن ئەوانە ئەو کەسانن کە خوای گەورە بەهەشتی بۆ ئامادەکردوون ئەوانە ئەو کەسانن کە بە هەتای لەناو بەهەشتدا دەبێنەوە ئەوانە ئەو کەسانن کە خوای گەورە هاوسرانی پاک و دەست لێ نەدراوی بۆ ئامادەکردوون و لە هەمووشی مهمتر خوای پەروەردیگار ڕەزامەندی خۆی بۆ بڕیارداون و بۆ قەرارداون خوای گەورە لێیان ڕازی دەبێت کە ڕازیبوونێک تووڕەبوون و ناڕازیبوونی قەت بە دوادا نایەتەوە صفەتی ئینسانی متەقی لەو دوو ئاەتانەدا باس کراون الذين يقولون ئەوانەی دەڵێن ربنا إننا آمنا ئای پەروەردیگارە ئێمە ئیمانمان هێنا فاغفر لنا ذنوبنا خۆش ببە لە گوناهەکانمان وقنا عذاب الصابرين ئەوانەی ئارامگرن والصادقين الصابرين ئەوانەی ئارامگرن والصادقين ئەوانەی ڕاستگۆن والقانتين ئەوانەی گوێڕایەڵن والمنفقين ئەوانەی ماڵیان دەبەخشن والمستغفرين ئەوانەی داوای لێ خۆشبوون دەکەن بالئەسحار لە بەرە بەیانیاندا ئەو جار خوای گەورە دەفەرمێت شەهید الله شاهیدی دا خوا كأنه بەبێ گومانی خوای گەورە ذاتێکە خوایەکە کە لا ئیلاها هیچ پەرستراوێکی بە حەق و بەڕاست نییە ئیلا هو جگە لە ئەو واضحة والملائكة وهروها فريشتكانش أو شاهديان دا كخوا تنهايو هاو بشو شريكي نية وهروها شيكش وأولو العلم همو أوانشي كخاوني علم زانست زانيارين شاهدي ددن دڵنیان یەقینیان هەیە کە خوا یەکە و هاوبەش و شەریکی نییە ئەو جا دەفەرمێت قائیمەن خوای پەروەردیگار وەستاوە بۆچی بالقسط بۆ ئەوەی دادپەروەری پیادە بکە لە دنیا و لە قیامەتیش قائیمەن بالقسطی هەمیشە خوای پەروەردیگار هەستاوە بە جێبەجێکردنی یان وەستاوە بۆ جێبەجێکردنی دادپەروەری لە هەموو شتێکدا لە دیاریکردنی ئەجەل لە دیاریکردنی ڕزق و ڕۆزی لە خۆشی و لە ناخۆشیەکان هەرچی هەیە و نییە خوای پەروەردیگار بە یەکسانی نا بە عەدالەتی شتەکانی خۆی دابەش کردوون لە دنیاش لە قیامەتیش عەدالەتی مطلق و تەواویش تەنها بەجێ دەکرێت تەنها بەخوای لا ئیلاهە ئیلا هو هیچ کەسێک شانی بەندایەتی کردن نییە بە حەق جگە لە ئەو العەزیز باڵادەستە چی بێوێ عقوبەی دەدا سزای دەدا کەسیش ناتوانێت لە عقوبە و سزای خوای گەورە خۆی بدزێتەوە الحەکیم بڕیار و یاساکانیشی لە شوێنی خۆیدا واضحە شهد الله أنه لا إله إلا هو شاهدي دا خوا لسر چی
لسر أوي كأنه بيقمان خوا خوي ذاتك كلا إله إلا هو هيس كسكشاني بنداتي كردنو برستن نية جيغل أو والملائكة فرشتكانش هموان أو شاهديان داو لو دلنيابونوا وأولو العلم أوانشي كخاوني علم زانست زانيارين همان شاهدي ددن أو جر قائما بالقسط خواي قورة أو ذاتي دات بروري بيادة دكا أو ذاتي كراوستاوا بو أنجام دانه وجيبجي كردني دات بروري لرقل درستراوكاني لا إله هيس كسكشاني بنداتي كردنية إلا هو جيغل أو العزيز الحكيم بالا دستا داناش أو جرآت دوادر دفرم إن الدين عند الله الإسلام بيقومان آيني راست آيني دروست لا إخوة تنهاتيا تنها إسلامتيا طبعا آيني ناراز زورن ويا آيني نا واقعي زورن يهودية آينا مسيحية آينا و هر نتو قومي جديكش آيني هر هي بلا مرجع آيني هم خلقي راز به طبعا بيقماننا إن الدين بيقمان آيني راست قبول كراو ورجيراو لا يخواي پروردگار لقيامته تنها إسلامه كإسلام هات كمحمد صلى الله عليه وسلم بوبا پیغمبر خواي پروردگار هر چي آيني آسماني هي هموي بطال كردوا ونسخ كردوا تنها إسلامتي هشتوتوا كدينك بخواي پروردگار لقيامت قبولي بيتو وإنسان بوي هبت بي وبابن بي إن الدين بقمان آينو ديني حقيقي وراستقين عند الله لا إخوة الإسلام تنها إسلامه أو زاد فرمي وما اختلف نكوتنا ناكوكي لا راستيتي آين إسلام الذين أوتوا الكتاب أواني كخاوني كتاب إلا من بعد تنها دواي أوانا بيتك ما جاءهم العلم هاد بويان زانياري لسر أو آينا لبرتش كوتنا ناكوكي هندك قوتيان راست وهندك كان قوتيان راست هندك كان داود دبي راست بي هذا بي راست نبي بغيا بينهم لمن أو حسادته بين خوجي كهان قول لنا بياندا حزيان لنبو غيري أوان كسي ديك بيغمبري چي لناو ببيت پیغمبرك ببيتا پیغمبري كوتا حزيان لنبو آيني چي ديك جگل آيني اوان ببيتا آيني گشتي سرتاسري مروفاتي دنا پیش اوي كسيق بيد بلي ناو محمد و پیغمبرم هرچي مسيحي و جولكه هي ايمانيان بوهبو كپیغمبري كوتا دي ناوي محمد شا يا ناوي احمد شا ويك الانجيل دهاتوا واضحة وهموان ديان زاني كوتا آين لسر زوي كخوا دينيري إسلاما وإسلامتي همو دينا كان دي كنسخ دكاتوا بلام تشاوروانيان أوبو كدينا كان لناو أوان دابي وبيغمبرك لأوان بي بلام كهات محمد وقد الله بنو إسرائيلين بو عرب بو وهروها آينك إسلام بو لناو درقي عربي دا هات أخواري لناو أوان دا هات أخواري حسادته بنا خوشي قرتني هاتن تيان كر دسكاري توراة وإنجيل يان كر نشانه وعلامة كاني پیغمبراتي پیغمبريان قوري تا بيانو بخوان دروس كان بلين محمد پیغمبري كوتانيا اگر پیغمبري كوتا با إيمان من بيدنا إسلام اگر أو دينا با لتوراة وإنجيل دا إشارتي بكراوة إيمان من بيدنا بوي أو بغيا أو حسادته بنا خوشيا واي كرت سلسل إسلام كندنا پیش إسلام پیش هاتني پیغمبر صلى الله عليه وسلم لهر جولك ومسيحية كد برسيبايا دينك ايوه ديني كوتايا يان بسر دسه دانگو بسر دسه قطبات دواي موسى پیغمبري كده يان هذا يان قد بلا پیغمبري خاتم ده لمسيحية كانت برسيبايا همان ولام يان هبو بلام كهاتو پیغمبر لأوان نبو إسلامتي ديني چه ديك بو جياواز لأي أوان حسادتو پناخوشي قرتني وكوتنا بيانو قرتنو بيانو هنانوا بو دجاتي كردني پیغمبر صلى الله عليه وسلم ودجاتي كردني مسلمانان سيري آتكي كانوا إن الدين ديقمان آيني دروست آيني راست عند الله لكن خوا الإسلام أو إسلامية إسلامش بمعنى يسيدي إسلام لاستسلامي ورجراوي يعني خو بدستودان يعني خو تسليم كردن كسك بوبا
مسلمان یا بوو بە شوێن کەوتەی ئیسلام یان بوو بە ئیسلامی بە مستەڵەحی ئەوەی چۆن دەوترێت مەسیحی بژڵی ئیسلامی بێگومان هەموو کەسێکی مسلمان دەبێت ئیسلامی بێ یعنی پابند بێ بەو یاسا و ڕێسایی کە لە ئیسلامدا هاتووە. وما اختلف الذين اوتوا الكتاب نكوتنا ناكوكي اواني كخاوني كتاب بون سبانت بإسلام إلا من بعد تنها دواي أوانا بك ما جاءهم العلم بويان هاد زانياري لسر آينكو پیغمبري كوتا بغيا بينهم أيش وكو حسادتو بينا خوشيك كالنيوانيان دابو جا خواهد فرمد ومن يكفر بآيات الله هر كسيك بباور بيت بنشانا كان إخوة كالإسلام داها كالقرآن داهاتون فإن الله بيقومان خواهي قورا سريع الحساب زور خيرا للبرسينوا خيرا لبرسينوا يعني لقل دكا وهروها محاسبة سزاجي تندو بيششيان بودنيرت أو جار خواهد فرمت فإن حاجوك أقر مناقشيان لقل تو داكرت مسيحيا كان يان جولك كان يابد فرستكان مكة لسر شوي دينداريكي وشوي إسلاميتيكت بلتي فقل بيان بلا أسلمت من خم بدستوى داوة وجهي من جاري كستمع شاكر دو يعني ضلي خم ذكرب لي عند مكاني خم هر هموي بشيم تسليم كردوا بوشيم بدستوى داوة لله بوخوا ومن اتبعن وهر كسيك شوين كوتي من بي لمي همو عند مكاني خوي بابند كربت بشرعي خواوا كسيك شوين كوتي پیغمبر بي صلى الله عليه وسلم چون پیغمبر صلى الله عليه وسلم همو ديني بيك وقبول بو وهمو ديني شي بيك وجيبجي كردوا دبي شوين كوتو كان شي وكو پیغمبر صلى الله عليه وسلم اگر بيان قترا فلان شتا حلالا ببي سيودو ديكي وقدلي ناسي لخوتي حرام كي وكاتك شبير دا قترا فلان شتا لدينا كي من دا حرامة يعني فلان فلان فرمودي پیغمبر صلى الله عليه وسلم او شتان اللي قد غير ناقشي ناكي يكسر تسليم دبي فإن حاجوك أجر مناقشيان لقلتو ذاكر أي محمد صلى الله عليه وسلم سبارت بدينكت وآينكت فقل بيان بلي آيني من بوشي ويا أسلمت خوم بدست وداوة وجهي ضلي خوم يا همو أندا مكاني خوم يا روي خوم لله بخوا ومن اتبعن وأوي بدواي من اشتري خوي ضلي أندا مكاني تسليم بخوا كردوا وقل بلي للذين أوتوا الكتاب بوكساني كخاوني كتابا كما بس شيء جولكو مسيحين والأميين وهروها بنخوين دواركانش كما بس عرب كان أواني كديني أسبانيان بنهات وبيان بلتي أسلمتم أيوش آمادن وكو من خوتان تسليم كان بخوا أسلمتم أيوش آمادن أو خوتان بدستودن بخوا أمري خوا وكو هم زيبا جيكن فإن أسلموا خاض فرمي أجر خوان بدستوى دا أجر أوانش وكوتو خوان بابند كير فقد اهتدوا بيقومان أو أوانش وك إيوار رجاي راسيان قرتوا وك إيوار ينموني كراون بلام وإن تولوا بيان بلا أجر تشتان هالكر أجر روتان ورجرا إيمان تان لهنا خوتان بدستوى ندا توبزي لخود مكة خوش النار حاد مكة فإنما بيقومان تنها وتنها عليك أويل سرتويا البلاغ تنها راقياندنا تنها قياندنا والله بصير بالعباد خواي قورة بصير بناء ببندكان يعني خواي قورة لسر إيمان نهينان وتسليم نبوني أوان أتو سزا نادا پیغمبران وشوين كوتواني پیغمبران سلام إخوان لسر بي إشيان نتيجانيا إشيان هداياتي ضلي خوكينيا إشيان تنها رين موني كردني عقل إنسان كان جوي إنسان كان بيستني إنسان كان عقل إنسان كان رين موني دكي بقصد كانوا بقصد نكنت أجري هوت هل الزكاة فإن حاجوك أجر مناقشان لقل ذاكردي فقل أسلمت بيان بلخوم بدست وداوة بدست موداوة وجهي رخصار ضلي خوم لله بخوا ومن اتبعن أوانشي كشوين كوتي منن وقل للذين بلي بواني كأوتوا الكتاب كخاوني كتابا والأميين وهروها بلي بنخوين دوار كانش بعرب كانش أسلمتم أيوش أو خوتان بدست وداوة فإن أسلموا أجر خوان بدستودا فقد اهتدوا بيقومان أوانج رجاي راستيان قرتوا وإن تولوا أجر بشتيان هالكرد فإنما عليك البلاغ بيقومان أوي لسرتوية تنها قياندنا والله بصير بالعباد خواي قور ربنا ببندكاني إن الذين يكفرون بآيات الله بيقومان أوانيك بباور دبن بنشانكاني خوا أويك
ويقتلون النبيين بغير حق دكجن پیغمبرانی خوا بناروا یا دجاتی پیغمبرانی خوا دکن بناروا او دو ويقتلون الذين يأمرون بالقسط دكجن او كساني كفرمان دكن بچاكا لناو خلقي دا او كسانه دكجن كفرمان بچاكا دكن لناو خلقي دا كشتن يعني لا مرزنه بيان كجن عند جهاتيان دكنو رقيان ليان دبيتوا فبشرهم بعذاب أليم مجديان بيبدا بس ذاكي زور بإيش هرچی دجاتی پیغمبران و شوين كوتواني پیغمبران تا سزاكي جهنم إن الذين يكفرون بآيات الله أواني بباور ضبن بنشانكان إخوة جاري بها كسكا بباور بلام دجاتي ناكا هشا وقدل لواني إيمانكي هبه بلام دجاتي كيبكا ويقتلون النبيين بغير حق دجاتي شر كشتار لقل پیغمبران دكا بنا روا ويقتلون الذين دشكجت يا دجاتي او كسانش دكا كيأمرون بالقسط فرمان بدات پروري دكن خلقي هان ددن كدات پرور بنو دات پروري بيا دكن فبشرهم مجديان بيبدا بعذاب أليم بس زاكي بإيش ذا أخوانا فرمي أولئك أوانا أكا أو الصفتي أنا بآتا كان بباور دبن دجاتي پیغمبرانو أو كسانا دكن كفرمان بتاكا دكن الذين كسانكن حبطت أعمالهم هل شهادة وكارو كردوا كانيان في الدنيا والآخرة للدنيا ولقيامتش نل الدنيا ده بمسلمان حساب ذكرين أجر بمرن نيجيان لسرناكرين نابرين مقبري مسلمانان وهروها ناشورين وهيج مرسومة شي الدنيان بسر رازي بجناكرين والآخرة والقيامتش ده هم كارو كردوا كانيان بطالة وما لهم من ناصرين نيبو أوان لقيامت ده هيج يارمتي درو هيج سرخريكش أولئك أوانا الذين كسانكن حبطت أعمالهم هل وشاوة وكارو كرد وكانيا في الدنيا والآخرة لا دنياش ولا دواروجش وما لهم نيبو أوانش لا إخوة لا قيامت من ناصرين هيج يارمتي درو هيج سرخريك صلى الله على سيدنا محمد